پێت وایە بەغدا لە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جددی بێت؟ پێم وایە تاوەکو ئێستا کە فشارە نێودەوڵەتیەکان زۆرن لەسەر حکومەتی عێراق و بە تایبەتی عەبادیش وەرە فشارە ناوخۆیەکانیش لە ناوخۆ کۆمەڵێک ئەجەندای هەیە کە دەبێت بینێردرێت و پێم شم وایە ئەگەر نەینێرێتن ڕەنگە ڕەزام زەرمەندی یەکەم ڕاستە ئێمەی دەڵی مادیەکە و دەڵی ئابوووریەک و کاریگەری زۆر دەبێت لەسەر هەرێمی کوردستان، بەڵام لە هەمان کاتدا حکومەتی عێراقی و کێشەگیر و گرفتەی زۆر دەبێتن. نەخێر ئێمە پێمانوانی وەکو هاوڵاتیەک بەغدا جددی بێت لەسەر ناردنی موچەی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی چەند جارێک تەشکیلادان دراوە لەسەر ئەوەی کە بەغدا موچە بنێرێ جددی نییە، هەر جارە و بە بیانوویەک حوجە ئەهێنێتەوە ئەو حوجانەشی کە ئەهێنێتەوە یعنی هیچی دروست نین. تەشکیلاتەکەشی وایە ئەوێ دەست بەسەر هەرێمی کوردستانە بگرێ، ئێمە لەگەڵ ئەوەیە نین کە عەبادی وەکو ئێمە وەکو هاوڵاتیەک ئێمە لەگەڵ ئەوەیە نین عەبادی موچە بنێرێ. بۆ لەو قەناعەتەشام وەزەکان بەرەو خراپیەوە بەرەو باشی ناڕوا ئەگەر ئێمە چاوەڕێی بەغدا بکەین. من پێم وانیە وەکو هاوڵاتیەکی کورد عەبادی جددی بێ لە ناردنی موچەی فەرمانبەران بەس بۆ کاتکوشتنە و ئەوەشی کە ئەڵێ ئەینێرم موچانێرم بۆ هەرێمی کوردستان ئەویش بۆ ئەوەی انتخابات دەپێشە لەبەرەوە ئەوێ کاتەکە بکوژێ و هاوڵاتی کورد بۆ لای خۆی ڕاکێشێ بۆ ئەوەی کە گوایە موچانێرێ بۆ کوردستان.